پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی کاتێک لە پردی سیڕات ئەهلی بەهەشت دەپەڕنەوە دەچنە بەهەشت دەڵێن ربنا إخواننا كانوا يصلون معنا ويصومون معنا أي پەروەردگار ئێمە برایانێکمان هەبوو لەگەڵ ئێمە نوێژیان دەکرد لەگەڵ ئێمە ڕۆژویان دەگرت ويعملون معنا چاکیان دەکرد لەگەڵ ئێمە بەڵام ئێستا نایان بینین ئەو برایانەمان نابینین لەکوێن دەمانەوێت ئەو برایانە لە بەهەشتش لەگەڵمان بن پەروەردگار پێیان دەفەرمێ اذهبوا فمن وجدتم في قلبه مثقال دينار لروايتك تر مثقال ذرة فرموي پەروەردگار پێیان دەفەرمێ دەبڕۆن ئەگەر هەر برایەک لەو برایانەتان مثقال ذڕەیەک ئیمان چاکە خەیر لە دڵتاندا بینیتان ئەوە فأخرجوه دەریان بێنن لە جەهەنەم سبحان الله کەس نەڵێ وەڵام مادام وایە هەر دڵت چاک بێت تەواو حەدیسەکە دەفەرمێ چاکەیان دەکرد لەگەڵمان ڕۆژویان دەگرت لەگەڵمان فەرمووی بڕۆن براکانتان بیان بیننەوە دەریان بێنن لە جەهەنەم دەزانن ئیمامی حەسەنی بەسری دەیفەرموو چووی دەیفەرموو با هاوڕێ ئیماندارتان زۆر بێت لەبەرەوەی لە ڕۆژی قیامەت شەفاعەتتان بۆ دەکەن